السلام. طيب. السلام عليكم. يكتير والله أمسيسا لو جندا قريم يا اي بقسمة النبي لتري كورا لو ذوقك كي بوختان بيدا كان دلتو مشم كوري أمن أخوة قدرة تستقر عند أدرم بالجانب ده مشم نخوات يا يا هذا علاج أو بوختاني بدانا لو استرعك بدانا استيا كاك سيد يعني تمنت شنو قربان أمس لو دو صارم اللي دو صار والله خو تمنت بناوني تجاوز كدوها والله باردوخي مارم ناخو يعني وضع بارد وضعنا خشكمة وبريم كدو بام بس تقريبا باظت على تزيك خدمت كدو كتما الروجي ايتا لسيسا على دقرم جنب الاستبنابي بوختانم بيدا كانوا دري او مشروب خور او ايو ترسيم دقر لو شارع لو قرم او خوا اقدر خرافه يشتكي النيات تنا بط عباده خويدا كم كان سبيكم كاك سيد يعني كاك سيد بريجا قربان يعني باشترين بالك كاك سيديانە و مایکەکەتم گەر قوربان لەبەرەوە دەنگی سیارە هاو باشترین ڕێگا بۆ تۆ ئەوەیە کوردی خۆمان نەیەنی مادام ئەوان بوختانت پێیەکەن باشە بڕۆ ئافرەتی عەرەب بێنە ئافرەتی عەرەب هەیە ئەوە لە مووسڵ هەیە لە ئەمبار هەیە ئێستا وا بزانم چی پێڵێن سووریەکانش بە هەمان شێوە شووەکەن بە کوردەکان بۆیە تۆ مادام ئەزانی لە وڵاتەکەی خۆتا لە شارەکەی خۆتا قەدرت ناگرن و ژنت نادەنی و بوختانت پیاکەن ئەتوانی بڕۆی لە نەتەوەیەکی تر بێنیت تێگەی قل سيروا في الأرض أرض الله واسعة لە هەولێر نا لە سلێمانی لە سلێمانی نا لە کەرکووک لەم شوێنانە نەبوو کاکە ملنێ بە شوێنە عەرەبەکانەوە عەرەب نەیدا پێت بڕۆ داوا لە تورکمان بکە تورکمان نەیدا پێت بڕۆ ژنی فارس بێنە فارس نەیدا پێت بڕۆ تورک بێنە تورک نەیدا پێت بڕۆ کاکە ئەرمەنی بێنە والحاصل چاوەڕاست دەکەم ئەگە تۆ ئاوا ئەڵێ بەتەمای کاسەی ماڵە هاوسێبی بە بێشی و سەرەنیتەوە ئەگە تۆ بەتەمای خەڵکی هەولێربی ژنت باتیە و ئەو بوختانانت بۆکەن دراوسەکانت وەکو خزم و کەسوکارەکەی خۆت باسیەکەی ئاوا بە بێژن سەرەنیتەوە برا جوانەکەم بۆیە هەوڵی خۆت بە مستەقبەلی خۆت مەکە قوربانی بۆ هیچ کەسێک گەنجایەتی خۆت دامەنێ لەسەر یەک شتێک لەم لە پچڕا بڕۆ لە شوێنێکی تر گرەی بە ئێستا ئەگە من لە شوێنی جەنابت بم بزانم ئاوا لە هەولێرا لە سلێمانیە لەم کوردستانیە ژنم دەست ناکەوێت کاکە ئەڕۆم ژنی عەرەبەیە کاک سەیدگیان ئیتر ئەمە ئیشەکە ئاوای لێ هاو تۆڵێکی قوربانگیان ئەگەر مایکەکەت بکەیتەوە کاک سەید جەمال مایکەکەتم داخستووە حتى دوري حوليرم كذا حمد لله كذا لا دير الشارم كذا يعني كدين لو تعقيباتي او تيشي ده لو غوري بوختار بيدك بو خوي کاک سەیدگیان پێتم بڕۆژنی عەرەب بێنە لو عربي ثم هاتين لو تعقيباتي دي كان ده لو سوري ثم لو كرة ايران ثم بقول على ايران لو تعقيب ليو دي تو هات التعقيب يا كده اللي انت قدامه يعني نازل شوف يعني جارم دوستك تمام صح لبخاتي اخوي هذا دعائك ملوكو لصورك بدل قوربانگیان باشترین حەلت ئیسا ئەزانی کوێیە بالي باشترین حەلت ئەوەیە تۆ لەو مەنتیقەی خۆت باتەی بڕۆی بۆ شارێکی تر بژیت ئەو شارەکە نەتناسن باشە قوربانگیان دوای ئەوە ئەم ژنی ئێرانی و سووری و عەرەب و ئەمانە کوا دێن لە کەسایەتی لە بنەماڵی تۆ بپرسن براشینەکان کوا بخوای ما هاتینا هەمووی هاتینا بەخوای تر دیارە قسمەتەکەی تۆ وایە کاک سەیدگیان ئێمە دوحای بۆکەین خوای گەورە ژنێکی چاک و باش و موسڵمان بکا بە قسمەتەکە بقربان الدبم دست مازكم رحمة لذاك وبابت وا سەربەرزت کا ئیمشەو دە پانزە نامەت بۆ دێ ئەگەر خۆیان عەرز نەکرد بزانە هاکە ئیسا چوار نامە خۆی پیا کردو ئەڵێ ماڵتان لەکوێیە ئەرە بەخوا فەرموو سەلام السلام عليكم.